ئەگەرچی هێزی پێشمەرگە و دەستگا ئەمنیەکان دەوروبەری کەرکووکیان تەنیوە، بەڵام لە ناوخۆی شارەکەدا تیرۆرکردنی کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان بەردەوامی هەیە و لە ماوەی مانگی ڕابردوودا بەڕێوەبەری ڕەگەزنامەی کەرکووک و پارێزەرێکی کورد کوژران. پێشتریش محەممەد خەلیل جوبوری سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگا تیرۆر کرا و بەرپرسانی ئەمنی شارەکەش دەڵێن تا ئێستا تۆمەتباران دەستگیر نەکراون. حەز دەکەین دەستێک ئەجندایەکی ناحەز لە پشتی ئەمانەوەی مەسەن بۆ نمونە ئێستا ئێمە لە شاری کەرکووک بتوێنێتێت دەسەڵاتین لە شاری کەرکووک ئێمە پێمان ناخۆشە وەکو دەستگا ئەمنیەکان وەکو حزب وەکو هەموو ئەو دەستگا ئەمنیانی کە لێرانە بەرپرسن ئێمە وەکو خۆمان پێمان ناخۆشە شتێکی وابێ مەسەن جەنازەیەک لە شوێنە فرۆدرێیان یان اختیالی کەسێکە کرێ یان تیرۆری کەسێکە کرێ ئەمە خۆی لە خۆیان ڕنگدانەوەی لەسەر دەستگا ئەمنیەکانە باش نییە بوویەکە ئەمە کەسانێک هەبن لە پشتی ئەم پەردەوەیان لە پشتی ئەم کارۆ بیکەن بۆ ئەوەی مەسەلەن وەکتان بێ وەکتانە بێت لە دەستگا ئەمنیەکانی شاری کەرکووکی بدەن ئەمە بۆ ئەو دوو خاڵی گەڕێنەوە. لەلایەن دەستگا ئەمنیەکانی کەرکووکەوە نەجات حسێنی ئەندامی کوتلەی تورکمانی و چەند بەرپرسێکی تر ئاگادار کراونەتەوە کە لەلایەن گروپێکی نەناسراوەوە پلانی تیرۆرکردنیان داڕێژراوە و بەرپرسانی پێکاتەکانیش نیگەرانن لە دەستگیر نەکردنی ئەو باندانەی بەرپرسان دەکەنە ئامانج. واتە لە ڕاستیدا ڕوودا و گەلی ئازاربەخشن کە لە پارێزگای کەرکووک ڕوودەدەن کە هەموو پێکاتەکانی کەرکووکی گرتووەتەوە. هاوکات تورکمانەکان لە ئاستی پیاوانی دەوڵەمەند و خاوەنکار و پلەدارانی ئاسایش وەک تیرۆرکردنی مولازم ئایدن لە ناوەڕاستی شاری کەرکووکدا و بە ڕۆژی ڕووناک هەتا ئێستا هیچ لێکۆڵینەوەیکی ڕژ نەکراوە بۆ دۆزینەوەی بکەرەکە. ئەگەر هاتوو لێکۆڵینەوەش هەبێت زۆر بەداخەوە ئەنجامەکانی ڕناگەیەندرێت بۆ ڕۆڵەکانی شاری کەرکووک بۆ ئەوەی ئەنجامی لێکۆڵینەوەکان بزان و بزانن کی هۆکاری ئەمەیە و چێ لە پشت ئەم شتانەوەیە. بە بڕوای بەرپرسە ئەمنیەکانی کەرکووک تیرۆرکردنی کەسایەتیەکانی کەرکووک تیرۆری سیاسین. ئەگەر داعش کارێک بکات هەر کارێک بچووک بە یان گەورە بێ یەکسەر ئەلانی لە دەستینەکانی خۆیان لە ڕاگەیەندەکانی خۆیان ئەلانی واگەکە تەبەنای ئەو کاراکە بڵێ مەسەن لە فلان شوێن ئەگوۆیەکی تەقانەتەوە لە فلان شوێن کەسێکی کوشتووە لە فلان شوێن کەسێکی تیرۆرکرا بەڵام ئەمە ئەتوانین نایی لێ بنین تیرۆری جانبێک ئەوەی خاڵی دومی کە پێشتر باسمان کرد تیرۆری سیاسی بێت خاڵی یەکەمش ئەمە شتێکەکە تەنها بۆ تۆڵەسەندنەوەی وەکەوەی پاکتاوی تەسفەی بینی دوو لایەن دوو کەس دوو حەز دوو بنە ماڵە بەم شێوەیە. لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا لە کەرکووک دەیان کەسایەتی دیار تیرۆر کراون کە زۆربەی تیرۆرکراوەکان لەوانە بوون کە خاوەنی هەڵوێستی سیاسی تایبەت بە خۆیان بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.